مامۆستایان وانە بێش ئەوێن لە ساڵا خواندنێ 2015-2016 وانە دەگوتین لە سنوورێ ڕێڤەبەریە پەروەردە ئاکرێ تانوکە چاوەڕێی وەرگرتنا کرێ وانەن خۆ دەکەن یەن مەها 12 ساڵا 2015 کە تانەها دەمێ 7 مەهایە لەسەر دەرباز دەبیت و هیچ دەمێک بوەرگرتناوێ دیار نینە. طبعا بسبارەت بە دواکەوتنی محازەراتی ساڵی ڕابردوو طبعا بەڕاستی بە دوو قساتێتە کۆتاهینات بە بابەتەکە ڕاستی مامۆستا مامۆستا بی چوانە بێژوی هاتی ئەنفالکردن لە لای حکوومەتە هەرێمە کوردستان بۆ چونکە چەند بەڵگێکێ ئەوەلەن طبعا دنیا و هەموو پێشکەوتن و هەموو جیهان لە چ دەست پێکە لە خوێندن و لە تەربیە بەڕاستی ینی ئەوە زۆر ناشرینە لە بۆ حکوومەتە هەرێم کە ببێ وەڵام من پارە نینە بەرامبەر بەوان محازەرە نییە ساڵە نینە یە ساڵە ڕابردوونە یعنی ساڵە ئەوە مەدرسە ماگەک هەیڤەکە دیکە تقریبا نمایە دەبیتە دەست بە ئیمتیحانی دەوری دوێتەکردن محازەرێ پار لە هەیڤا 12 نەهاتێدا بەشکردن بۆ مامۆستای ڕێڤەبەریە پەروەردە ئاکرێژی خویا دەکات کەوان هەوڵێن بەردەوام داینە بوو دابینکردنا کرێە وانە بێژن ڕێڤەبەریە پەروەرداخۆ و تەنانەت پارێزگار و هەردوو وەزارەتên پەیوەندیدارژی ئاگادار کرینە. هەل مانگا دەهمە کتابێک یادکرد بوو ڕێوەبەریە گشتی و توەردرا بۆ وەزارەتە پەروەردە وەزارەتە پەروەردی بۆ وەزارەتە مالیەژی ئەنێ ئەس بێژم ڕەنگە مەبتنی وەکرد بیتن و دیسەما کتابەکە دی یادکرد ڕێکە دوو جارە دوو کتاب ڕێکە پەروەردە گشتیرە بۆ پارێزگەهێژی و دیسا جەنابێ قایمقامژی کتابێک یادکرد دیسا ئەوژی بۆ پارێزگێ ڕێڤەبەرە بانکا پێرس لە باژێرە ئاکرێ دوێرجە چاافکێ کامیرێ بمە ڕەگەهاند کە کوژمێ کرەیە وانەیەن ڕێڤەبەریە پەروەردە ئاکرێ بوو مەها 12 ساڵە 2015 406 ملیۆن دینارن. لوی دەمیتان و کە بتنێشیانە 146 ملیۆن دیناران بوو دابین بکەن چونکە داهاتێ مەهانەیە وان زۆر کێمە و ئەو ژێ ji داهاتێ وەرگرتنە بەهایە کە هەرە بوو ئاوێ و سلفێ عقاریە و هەر دەما پارەیە پێتیوی کەفتە بەردەستێوان ئەو وێ ڕەوانە بکەن بوو پەروەردێ بوو پارڤەکردناوان لەسەر مامۆستایان وانە بێش. ئیسماعیل سەعید کەناڵێ بادیناسات ئاکرێ.